وەک ئەکتەری سەرەکی کە ئەو کات منداڵ بوو لە شانۆیی بەلەمی ئەفسوناوی دەرکەوت کە ئەم کارە هونەریە لە یادەوەری زۆرێک لەنەوەی سەدەمی هێشتاکانی سەدەی ڕابردوو ماوەتەوە و ئەمەش ڕێخۆشکەر بوو بۆ ئەوەی دواتر بەشداری چەندین بەرهەمی شانۆیی تر لەسەر ئاستی خوێندنگە لە قۆناغە جیاوازەکاندا و دواتر لە پەی مانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی شانۆدا بکات و لە وڵاتی هۆڵەنداش ئەو پڕ چالاکی و ئێنەرجیە و وەک نواندن و دەرێنان بەشداری لە دەیان کاری شانۆی کردووە و ئێستاش بەردەوامە. هونەرمەند باکۆ سۆرانی ساڵانێکی زۆرە بێوچان خزمەت بە هونەر و شانۆ و نواندن دەکا وەک پێشتر ئاماژەم پێدا لە ناوەوە دەرەوەی کوردستان ئەم هونەرمەندە لە ئێستادا دانیشتی وڵاتی هۆڵەندایە و لە ڕێگەی تیپی شانۆی بێسنوورەوە کە ماوەی 30 ساڵە دامەزراوە کارە شانۆی و بەرهەمە هونەریەکانیان پێشکەش دەکەن. لە ئێستادا هونەرمەند باکۆ سۆرانی بە سەردانێک لە کوردستانە و لەگەڵ ئێمێ لە ستۆدیۆ بۆ ئەوەی چەند پرسیارێکی لەگەڵ بکەین هەم کار و چالاکیەکانی لە هۆڵەندا هەم پێش ئەوەی سەفەریش بکا بەرەو هەندەران. کاک باکۆ سۆرانی بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵە جوانەکەتان بۆ ئەم پێشوازێ گەرمە. زۆر سپاس. کاک باکۆ من لە پێشەچەکە ئاماژەم بۆیە لە بەلەمی ئەفسوناییەوە دەست پێ کرد هەڵبەت ئەمە ڕێخۆشکەر بوو. ئایا پێش بەلەمی ئەفسوناوی چالاکی شانۆی کەت هەبوو یاخود لە دوای ئەوەوە باکۆ سۆرانی تەقیەوە؟ من کاتێک مناڵ بووم لە پۆلی دوو سەرەتایی بووم لە قوتابخانەی پێشکەوتن ئەو کاتە مامۆسایەکمان هەبوو وتی حەزەکەم گۆرانیەک بڵێ ئەو کاتە گۆرانی کەروێشکلانە وولانەمان ئەوت من هەستان بە جوڵەیەکی شانۆی ئەم گۆرانیم وت مامۆساکە وتی تۆ هەستەکەم چالاکی شانۆی تایە ئەو کاتە لە قوتابخانەی سەرەتایەتی زۆر کات منیان مانگە کرد بۆ ئەوەی لاسایشتەکان بکەمەوە گۆرانی بڵێم ئەگەرچی دەنگیشم ناخۆش بوو بەڵام دایم بانگیانە کردم ئەوەش بووە ئەوەی کە من چەشی شانۆ لە لام دروست ببێ خۆشەویستی جوانی شانەم لە دروست ببێ بۆی لە ساڵی 1984 بە شێوەیەکی پراکتیکی دەسم کرد بە نواندن لە شانۆی بەلەمی ئەفسوناویە لەگەڵ مامۆسا عومەر کەریماخا و چەند کەسێکی ئەو سەردەمە. بەڵێ کاک باکۆ ئێمە باسی ئەوشمان کرد کە دەرچووی پێماگەی هونەر جوانەکانی سلێمانی بەشی شانۆ دوای ئەوە چی بەرەو هۆڵەندا؟ بەڵێ کە گەشتی هۆڵەندا چۆن بیری لەوە کردەوە کە درێژە بە کاری شانۆی بی لە کاتێکا تۆ زمان نازانی یاخود پەیوەندێکی فراوانت نییە چۆن بیری لەوە کردەوە ئەم ئیرادەیە چۆن لە ناو ناخی کاک باکۆیە سەریاڵا؟ کاگەکەم پرسیارێکی زۆر جوانە. من لێرە فێری ئەو بم بەرداوام بە لێرە فێری ئەو بووم لە وڵاتی خۆمان لە کوردستان کە ئەو شتێک کە ئەتەوێت بەدەستی بێنی ئەتوانی بەرداوام ببیت و وەکو کوردیش ئەڵێ بەرزترین لوتکە لە یەکەم هەنگاوە دەست پێەکە. کاتێک کە من گەشتمە هۆڵنداوە کەوتمە ناو ئۆردوگای پەناهەندەکانەوە لە ناو ئۆردوگای پەناهەندەکانە هەستم بە بۆشایەکی زۆر گەورە ئەکرد چونکە من هەموو کاتێک لە ساڵی 1984 تا ئێستاش بەرداوام لەسەر کاری هونەری بە هەموو جۆرەکانیەوە تا ئێستا نەوەستاوم کە گەشتمە ئۆردوگاکانی هۆڵندا هەستم کرد بۆشایەکی گەورە هەیە لەگەڵ منە منویستمە بۆشایە پڕ بکەمەوە ئەو بۆشایەش ئەو کاتە تەنها بە کاری هونەری کاری کەڵتوری پڕەبەوە بۆیە لە دوای چەند مانگێک چون بۆ لای بەڕێوەبەری ئۆردوگاکانمان لە شاری لیواردن وتم منە مەوێ کارێکی شانۆیتان پێشکەش بکەم وتی تۆ زمان نازانی وتم زمان بۆ من گرفت نییە وتیان تۆ کەڵتور نازانی وتم کەڵتور بۆ من گرفت نییە چونکە من بڕام بەوە هەیە بە پێکەوبوون بەرەو پرۆژەی جوان ئەتوانی هەموو شتێ بکەین بۆیە ئەو کاتە نەوەستام لە پێماگەی هونەر جوانەکانیش کاکەکەم فێری ئەو ببووم نانێک و شانۆیەکم بەرێ کۆمەڵێکی ڕۆشنبیرت دەیەمێ ئەو کاتە لە کەمپی پەناهەندەکان لە کوردستانەوە فێر بووم گەڕاوم بۆ ئەوێ وتمە بێ جێبەجێ بکەم لە هۆڵنداش خەڵک ئەوێ بە دوای بە پراکتیکردنی شتا بگەڕێ ئەوان زانیان کە من چالاکم و ئایانوێ بکەم هەموو لێکیان بۆ ڕەخسانم منی شالەکەم بە شێوەیەکی پۆزتیڤ وەرگرت بۆی شانۆی بێسنوور دا بمەزرێنم. بەڵێ شانۆی بێسنوور بڵێ لە ئێستادا چەند ئەندام لە خۆگرێت هەڵبەت دیاسپۆرانشینانی ئەوروپا زۆربیان لەم شانۆی بێسنوورە هەن. بڵێ کاکاکەم شانۆی بێسنوور زۆرێکی لە هونەرمەندە کوردەکان لە وڵاتی هۆڵندا کۆ کردوەوە زۆرێک لە هونەرمەند هەن بە تایبەتیوەکو کاکە حەمە بەکر سامان ئەحمەدشین کە زیاتر لە 29 ساڵە بە بەردەوام ئیشمان لەگەڵاکرد بەڵام چەنەها هونەرمەندی تریشەیە وەکو کاک ڕزگار مۆنزیر و کاک ئاراس محەممەد و چەنەهای تریش ڤیان کەمال کە لە چەند پرۆژەیەکە بەشداریان کردووە. ڕێزمانی بۆیان زۆر سپاس و ئێمە شەڕا بۆ هەمویان.
ئێمە پرۆژەکانمان بەردەوامە پرۆژەکانی شانۆی بێسنوور تەنها لەسەر شانۆ نییە جاری وایە لە هۆڵێکی بچووکە جاری وایە لە شوێنێکی کەلتوریە گەلەریکی کوردیە ئەمانوێ شت بکەین یاخۆ گەلەریکی هۆڵندیە زیاتر تا ئێستا لە 6 کەسی جۆرا و جۆر لە کەلتوری جیاجیا لە شینی جگە لە کورد لە شینی و پۆلۆنی و رووسی و زۆری ترش خەڵک بەشداریان لەگەڵا کردوین و ئەمەش وای لێ کردو بێسنووری ئێمە پرسیارەکەی بەڕێستانوتی لەم کاتەیە چەند کەسین ئێمەوەی ڕاستی بێ لە دوای کۆرۆناوە گروپەکە کەمتر بۆەوە ئێستا دەوروبەری 10 کەس چالاکن لە ئیشەکانمانە. بەڵێ کاک باکۆنی من ریسێرچم کرد بێت کارەکانتان وەکو شانۆی بێسنوور لە ماوەی ساڵانی ڕابردووە دەنگدانەوەیەکی زۆری لەناو هۆڵەندا هەبووە بە تایبەتی لە میدیاکانی هۆڵەندا ئەگەر هۆکاری ئەوم بۆ باس بڵێ ئازیزەکەم کەم کەس هەیە شتی بێسنووری بکە من زۆر بە شانازی و ئەڵێم کەلتوری کوردی لەگەڵ کەلتوری هۆڵندا تێکەڵامان کردووە من ئەبێ شتێک بکەم کە ئەوانەی تر نیکن شانۆی هۆڵندی زۆر باش ئەڵبەتە من بە هیچ شێوەیەک ناگەمە ئەو مستەوە بەرزەی شانۆی هۆڵندی بەڵام من بیر لەوەکەمەوە باکۆسۆرانی لەگەڵ شانۆی بێسنوورە ئەتوانێت چی بکە من هەستەکەم کۆمەلگای هۆڵندی ئاشنا نییە بە کەلتوری هۆڵندی بە کوردی ببوورە بۆیە من هەوڵێم شتە کوردەکان تێکستە کوردەکان چیرۆکە و فەنتازیا کوردەکان ئەو شتانی کە لای خۆمان هەیە تێکەڵاو بکەم ئەمەش وای لێ کردووە لە میدیاکانی هۆڵندا گرنگێکی باشی پێدرێ لەبەرەی ئەو شتە لەوێ نییە باوەڕ بێ لە دوای ئێمەوە کە من 30 ساڵە خەریکم زۆر گروپی تریش هەستەکەن ئەو ئیشاکەن و من زۆر جار بانگی شەکرێم بۆ ئەوەی ماستەر کلاس بڵێم لەسەر بێسنووری لە شانوایە بێسنووری لە کۆمەلگایە بۆیە میدیا هۆڵندەکان گرنگێکی باشیان پیا و کاتێک کە ئێمە 25 ساڵ بووین بۆ من شانازیێکی گەورە بوو وەزیری هۆڵندی هات ئیشەکە ئێمە کردەوە بۆ من گەورەترین شانازی بوو. بەڵێ کەواتە شانۆکار باکۆسۆرانی توانیوتی لە ماوەی ئەو 30 ساڵەیە لە ڕێی شانۆی بێسنوورەوە کللتور و شوناسی کورد بگەینێتە هۆڵندا من هۆڵ ماوە لە زۆربە ئیشەکانە ئەوە بگەم و زۆر کەسیش گەشتووە هەڵبەت کە لە ناو میدیاکانە دەنگدانەوەیکی بێت ئەمە جۆرێکە لەوەی کە تۆ توانیوتە کللتور و هونەری کوردی بگەنی بە جۆرێک لە جۆرەکان بە وڵاتدا یاخود ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی هۆڵندا ئەو شتا گەشت و من زۆر جاریشبان کراوم پێشوازی کراوم بۆ نمونە کاتێک کە پاشای هۆڵندا هاتە ناو شاری ئەمە لەگەڵ شاژن بۆ شاری ئاپڵ دوورن یەکێک کە دانرا بوو کە با بڵێن پێشوازی پاشای هۆڵندا بکە من بووم کە ئەوەش بۆ من گەورەیەکی زۆرە و من بەجلی کوردی شۆ پێشوازیم لێکە چونکە حەزم کرد کەلتوری خۆمی پەشان بم ئەگەرچی من بڕام هەیە شانە و پانتایشی بێسنووری هەیە هەموو کەسێکە بێ خۆی تا بدوێنێ بەڵام من لە بەرەوەی کوردم حەزەکەم کوردایەتی وەکو شوناسێکی کوردەواری پێشکەش بام بکەم و کەم تا زۆر خەڵکەکە ئەمان ناسێت و شانازیشم پێوەیە. بەڵێ کاک باکۆ بیرتان لەوە نەکردوێتەوە ڕۆژە لە ڕۆژان کارێکی شانۆی بێسنوور بێنە کوردستان لە شاری سلێمانی بێت یاخود پارێزگاکانی تر نمایشی بکەن ئەو کارە شانۆیە زۆر جار بیرمان لەوە کردوتەوە ئاستەنکە بێ بە جۆرێک لە جۆرەکان بەڵێ زۆر جار کردوم و زۆر جار پەیوەندیشم کردو و چەند جارێکیش گفتی ئەوەمان پێدراوە کە ئیشە بکەین بەڵام بەداخەوە تا ئێستا بەو شێوە سەری نەکردو بەس من لێرە ئامادە باشی خۆم ئەنوێنم و ئەشمێ ئەو خزمەتە بگەێنم بە شاری خۆشەویستی سلێمانی و شارەکانی تری کوردستان ئەگەر هەبێت و کەسێک بتوانێت کۆمەکمان بکە زۆر خۆشحاڵە بم. ئێمەش بە هیواین کاک باکۆ پرسم تا چەند گرنگە دیداری هوەری جا لە بواری سینەما بێ میوزیک بێ شانۆ بێ لە وڵاتانی ئەوروپا بەڕێوە بچێ مەبەستم دیداری شانۆی کوردی بێت فیلمی کوردی بێت ئەمە تا چەند گرنگە بۆ ئێمەی کورد تا چەند گرنگە وەک پێشتر باسم کرد کە شوناس و کللتوری ئێمە بگەنینە وڵاتانی ئەوروپا. بەڵێ شتێکی زۆر گرنگە ئەم پرسیارەش پرسیارێکە کە ئەتوانین بە هەمومان ئیش پێ بکەین بە هەموو دەستگا کوردەکان بە هەموو سەرۆکۆ کوردەکان بە هەموو حیزبە کوردەکان چونکە شتێکی زۆر گرنگە ئێمە دەنگی خۆمان بگەینین بە کۆمەلگای ئەوروپی کەلتوری تریان خۆشەوێ زۆر ڕێز لە کەلتوری کوردی ئەگرن چونکە یەکێکە لە کەلتورە مێژوویە کۆنەکان لەبەرەوە هەموو ئەم چالاکیانە ئەکرێت ئایا چالاکی بچووک بێت یاخود چالاکی گەورە بێت شتێک پێشانەیە بە کۆمەلگەکانی تر لەبەرەوە هەتا بکرێت هەتا زیاتر بێت زیاتر گرنگیمان ئەبێت و زیاتر ئەخوێنرێنەوە ئەم خوێندنەوەی زۆر گرنگە ئەشتوانین خۆمان بکەین لەبەرەوە هیوادارم ئەم شتانە بەرەو پێشەوە بڕوە چونکە ئەتوانین خزمەتی هەمومان بکەین خزمەتی ئەو کۆرپانە بکەن کە تا ئێستا نەهاتوونەتە جیهانەوە کە دوایی بوون بۆی هەست بە کوردبوونی خۆیان بکەن و کەلتورەکەی خۆیان خۆش بێ. بەڵێ کاک باکۆ تۆ بە دەردێڵێت خاوەنی بیرۆکەی دامەزرانی شانۆی بێسنووری لە هۆڵندا بیرتان لەوە نەکردوێتەوە
پەیمانگایەک تایبەت بەشانۆ لە وڵاتی هۆڵندا بنیاد بنیان کە ئەویش بە هەمان شێوە سەرجەم منداڵی قۆناغە جیاوازەکانی سەرجەم نەتەوەکان سەرجەم ڕێگەکان لە خۆ بگرێت کە ئەمە بێتە ڕێگەیەک بێتە دەواازەیەک بۆ داهاتویان. ئەو شتێکی زۆ جوان و پرۆژەیەکی زۆ جوانە ئەوەی ڕاستی بێت بەو شێوەی پیربنەکە وەکو بەڕێشتان هەڵێ بەڵام ئەو تێبینەیەکی جوانە بۆی لەگەڵ خۆمە بیبم بۆ هۆڵندا و بیری لێ بکەم بە جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە پەیمانگایەک بێت تۆ مناڵ لە قۆناغە جیاوازەکانەوە جاچ کورد بێ یاخود چ نەتەوەیشتر بێ هەڵبەت ئەمە کاریگەریە بێت لەسەر ئەوەی درێژەدان بێت بە شانۆی بێسنوور لە داهاتوە بۆ چوونە لەو بارەوە پرۆژەیەکی زۆر جوانە بەڵامەوەی کە من کرد بێتم زۆر جار ئیشی شانۆیە بۆ باخچەی ساوایان بۆ قوتابخانە سەرەتایەکان بۆ خوێندنگەکان بەو شێوە ئەمێ بێسنووری خۆم بنوێن و وەکو پێشموتی کاکاکەم ئێمە هەوڵێن ئیشەکانمان لە زۆربەی شوێنەکان بکەین لە ژوورێکی بچووکە بێتیان لە هۆڵێکی شانۆی گەورەیە بێت لە بەرەوەی شانۆی بێسنوورین و ئەشمانێ ئەو دڵە بێسنووری پێشکەشی هەموو کەسێ بکەین. باشە کاک باکۆ جگە لە کاری شانۆی بەشداری هیچ فیلمێک نەکردویان بۆ داهاتوو لە بەرنامەتانە ئەوەی ڕاستی بێ من زیاتر دەرهێنەرم بەس من لە هۆڵندا وەکو چەند دەورێکی بچووکم بینیەوە لەگەڵ هەنێ فلیپ سازە لەگەڵ هەنێ فلیپ سازە هەنێ دەورم بینیوە بەڵام لەگەڵ برادێکی کوردی هۆڵندیە کە لەوێ دەرهێنانی خوێنووە پرۆژێکمان هەیە کە من لەوە چێ لە داهاتووە بتوانم دەورێکی لەگەڵا ببینم بەڵام جارە لە پرۆژەیە و زۆر خۆشحاڵی شەمم کە وزەی خۆمەک و ئەکتەر جارێکی دەربخەمەوە ئێمەش بە هیوین باکۆ من دوا پرسیارت ئاراساکەم کاری داهاتووی شانۆی بێسنوور چییە؟ کاری داهاتووی شانی بێسنوور لەبەرەوەی ئێستا ئێمە 30 ساڵین لە هۆڵندا 30 پرۆژەی جیاوازمان هەیە پرۆژەکان زۆر بچووکە لە هەنێ دانیشتنی کەڵتوریەوە تاوەکو شانۆیی پێشکەشکردنی شانۆیی کە لە مانگی 5 مانگ لە شاری ئاپڵدورن پێشکەشەکەین و دواتر ئەیبێن بۆ شارەکان لەبەرەوە 30 چالاکیمان هەیە و 3 چالاکیمان پێشکەش کردووە و مانگی 30 ئەم مانگی 11 ببوورە ئێستا مانگی 11 لە شاری ئەنتۆڤن چالاکی ژمارە 4مان پێشکەشەکەین کابوو 30 چالاکی بۆ هەر ساڵێک چالاکیەک و بۆ هەر ساڵێک مۆمێکداگەسێنێ لەگەڵ چالاکیەکانمانە ئێمەش بە هیوان شانۆکار باکۆ سۆرانی سپاس ڕاستەخۆش لە ستۆدیۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس.